لەم بەرنامەیەدا چەندین بابەتمان بۆ ئامادەکردوون لەوانەشدا بابەتی ئەو بەڵگانەی لە ماڵی سەرۆکی پێشوو دەستی بەسەردا گیراوە بڕیارە لەشکری ئەمریکا موشکێکی باڵستیکی تاقی بکاتەوە ئاڵۆزیەکانی نێوان تورکیا و یۆنان لەسەر دەریای ئیجا گرژی و ئاڵۆزیەکانی عێراق و چەندین بابەتی تریش. هەروەها بەحسا سەردانەوە وەزیرە دەرەوەیە فەرەنسا بۆ تورکیا و پەیوەندیان هەردوو وڵاتان و هەن مژارێن دژی دکن. سەبارەت بەو بەڵگەنامانەی لە ماڵەکەی سەرۆکی پێشوو دانەڵد ترامپ لە فلۆریدا دەستی بەسەردا گیراوە واشنگتن پۆست ڕایگەیاندووە ئەو بەڵگەنامانە بریتی بوون لە زانیاری لەسەر توانایی ناوکی دەچینە لای هاوکارمان دەخیلی شەمە بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە. دەخیل دەزانین لە نێو بەڵگەنامەکاندا باسی ناوکی هەیە کە پێشتریش باسی ئەمە کرابوو، بەڵام ئەوەی ئەمڕۆ باس دەکرێت چییە؟ هێرۆ ڕاستە ینی بەینەهاژی هەر ئەو بەحسە هەبوو دەهات گوتن و بەلگا لەسەر پرسا ناوۆکی هەنە نافواندا لێ واشنگتن پۆست ئیرۆوی چەندە یەک پشتڕاست دکا یا دوێ دەبێژە و ئەو پەیوەندیان گرێدای حکومەتەکە بیانیە. مژارە دوێژی ڤیدیۆیەک هاتیە دیارکردن تێدا دیار دبە و یەک کاربەدەستین کۆماری لە ویلاتە ڤرجینیا دوو ئەندامین و دەستەیە بەڕەوانکار سەرۆکی بەری دۆناڵد ترامپ بوو برنە ناو ئۆفیسا هەڵبژاتنە لە ویلاتە جۆرجیا کۆم دەزانین کێشەیە مازن لەسەروێکی بوو. ئەمجا ئەف هەردوو مژار ناڤەڕۆکێ vê راپۆرتامەیە کورتە ئەم بەری خۆ بدن. سپێدەیە ئیرۆ پێشهاتێن نو هاتنە ئەشکەرەکردن سەبارەت دڤەدیتنە نەپەنیên gelek hestiyar di nav dokûmentên FBI di mala serokê berê Donald Trumpda li Mar-a-Lago li wilata Florîda girtîn. واشنطن پۆست ڕادگەهینە و ئەو بەلگە بەحسەی شیانە بەڕەوانیە لەشکریە حکومەتەکە بیانی دکە و شیانên wê yên navokî. Zêdebarî wê jî hinek ji belgeyên dest bi ser de hatîne girtin bi dirêjî behsê operasyonên Emerîkî dike ku bi êkcarî nepenî bûn û li jêr çavdêrî û zêrevaniyeka gelek tund de hatibûn encamdan heta gelek ji karbedest û rayadarên mezinên Ajansa Ewlehiya Niştimaniya Amerîka jî li ser wan operasyonan nehatibûn agahdarkirin. Ev pêşhat jî hevdemê mohleta dawiye ji tîmê berhevankarên Donald Trump re heta ku li roja eynî ew wê lîsta navên ew pêşniyaz dikin bidin ji bo destnîşankirina pisporekê taybet û pê alî heta ku pêdaçûnê bike li ser wan belgeyên lêkolîn li ser wan têkirin. Wezîrê Dadeyê berê William Barr ku ew bixwe destnîşankiriyê serokê berê Donald Trump bû biryara dawekarê giştî ji bo destnîşankirina pisporekê taybet bi karekî xelet danazkirin û got divêt Wezareta Dadê wê biryarê vegerîne. Ez bawer nakim ku destnîşankirina pisporekî taybet dê bidûme. Lê eger bidûme jî ez bawer nakim dê lîstikê ew qas bigihare lê renge çend geran wê direng bixe. Mijara giringa doma îro ew e pêşveçûneka diya mezin bûye di lêkolîna sebaret hewla piştevanên Trump ji bo guhartina encamên helbijatinên serokatiya 2020 de li wîlata Georgia. Kar bi dest dixwazin bizanin ka çawa datayên dengdanê li herêma Coffee County hatine dizîn. Lêkoler dibêjin vîdyoya çavdêriyê xuya dike ku karbedesteka Komariya berê du karmendan ku ji bo parêzerên Trump kar dikir dibe nav ofîsa helbijatinên wê herêmê de. Vîdyo ya roja hevdeyî meha yek rêbendana 2021 heman roja ku karbidest dibêjin dest derbazî nav maşînên dengdanê bûne. Ew rayadara Partiya Komarî ku ew du kes derbazî ofîsa helbijatina kirîn hatiye naskirin. Ew katê latme seroka berê ya Partiya Komariya li herêma Coffee County niha li jêr lêkolînê ye. بەێ هێرۆ یعنی ئەم دەزانن جی و خانم لەیتم هاتیەتە ئەمبارکرد هەندێک و ئەو زانیاریان شاش و نەڕاستدانە لەسەر مەسەلا هەڵبژاتنە و ئەنجامی نوێژی کو لە ویلاتە ڤەرجینیا بوونا ئەو زانیاری نوێ یان هەوڵ بدە بگەهینە ئەون و زانیارین شاشن دیار دکن ku Serok Trump serketiye li wilayeta Georgia. Helbet weka bersevê ji bo videoya hatî belavekirin îro me dîtî berevankarên wê dibêjin ku wê
قد چ شاشتی نکردیان چ یاسا این هەڵبژاتنا بەری نەها و نەهاژی نەشکاندنە. بەڵێ باشە دەخی لێرە لە واشنگتن شارەزان لەم بارەیەوە چیڵن ئایا کەی ئەم بابەتە کۆتایی پێدێت و چۆن کۆتایی پێدێت؟ هێروەڤە پرسەکە گەلک مەزنە و نەها لە واشنگتن و بگرە لە هەموو ئەمریکا گەلک بەحسێ دەکردن دوو لایەنە لایەنی یەکێ ئەوەکو ئەم دەبینن دەمەکە چەندمە هەن چەند کەسێن و پەیوەندی بە کار و کارداریە سەرۆکی بەرە دۆناڵد ترامپ هەینیانژی ئەوێن و ئێریشی لەسەرێ ئاڤاهیا کۆنگرسی لە پشتمەکرین تێنە دادگاهکردن تێنە دکەم نە پێش دادگەها تێنە جزاکردن تێنە تاوانبارکردن لێ هەنێک دەبێژن چما ئەو بێنە دادگاهکردن و بنە جزاکردن چما سەرۆک بخوا یێبەرێ دۆناڵد ترامپ دادگاهکردن ئەگەر تاوانبار بە بێ جزاکردن ئەڤە لایەنەکە لایەنی دوێ ئەوە کو هەنێک کۆماری نەها دەرکەتنە تایبەت ژی هەندێک سیاسەتڤانی کۆماریە ناودار مینا لێنزیگرام و سیناتۆرێکی ناوداری ئەمریکیە بیرۆکەیەکە وەسا تێگەشتنەکە وەسا دروست دەکە و ئەگەر هات و دۆناڵد ترامپ بکە بە پێشدادگەهایان بێ تاوانبارکردن وێ تونوتیژی لە ناوباجارە ببن ئەوی بەری 10-12 ڕۆژە شتێکی وەسا گوت بوو هەرچەندە ژ گوتناخوا لێڤە ببوو گوتبوو بەستا من نەوە کو تونوتیژیە هان بدەم لێ دیسان بەری 2 ڕۆژە دیگەل BBC بە هەمان بابەت بەحث کرد لێ نەگوت کو تونوتیژی بەلکووی گوت دێ کێشەیەک مەزن بەش ئەمریکاڕە لێ بەری خۆ دموکراتان دەبێت بژارەدا چ دەبێژن دەبێت ئەم لە وڵاتێکینا قەت ملکەچی گەفێن وەسا و تونوتیژیە نابن و دەبێ ئەو دیموکراسیاک و ئەو نها بەحث دەکەن بۆ پاراستنا دیموکراسیا ئەمریکا دکە ناڤڕۆکی خۆی هەڵبژاتنی دەمێنیوێ وێنا دەبێژن کو قەت ئەمش بەردانان لەوێ یانژی ملکەچی وان گەفان نابن دەما ئەو دیموکراسی بکە بە بەرخەتەری بەڵێ دەخی لەمانش لە کاتێکدایە کە هەڵمەتەکانی هەڵبژاردنیژە تا دێت زیادەکە زۆر سپاس دەخیلی شەمۆ سەرچاوە. چەند ڕۆژان پشتی کو ئەمریکا ڕێدا سەروەختکردنا ڤاکسینên COVID-19 دەرزیین بەهێزکەرên جوورەیە ئۆمیکرۆن لە سەرانسەری وەلێت تێنە بەڵافکردن ئەف گاڤا ڕێڤەبەریە خواردن و دەرمانان ڕێنمایە ڤاکسینên ku ji hêla Pfizer û hevrika wê Moderna ve hatî çêkirin ku berê bi milyonan jiyan rizgar kirine diguherîne Dr. Aşîş Ceha koordînatorê bersivdayîna COVID-19 yê Koşka Spî got ji kanûna 2020 ve cara yekem derziyên me vîros girtine heta niha her çendî cûreyên din derketine holê derziyên COVID-19 vîrosa koronaya orîjînal armanj girtine. Bihêzkerên nû yên Amerîka ew derziyên têkelin nîvê wê derziyê orîjînal e û nîvê din jî ji bo parastina li dijî cûreya herî nû yên Omicron BA4 û BA5 yên ku hîn jî wekû cûreya herî vegirtî têne dîtin ev têkelkirin bi mebesta parastina li dijî gelek cûreyên ku tên guhertin dibe. لەشکری ئەمریکا بڕیارە تاقیکردنەوەی موشکێکی کیشوەربڕ بکات پەنتاگۆن ڕایگەیان پێشتر رووسیای لەسەر ئەم تاقیکردنەوەی ئەمڕۆ چوارشەمە ئاگادار کردوێتەوە وەزارەتی بەرگری ئەم تاقیکردنەوەیشی بە تاقیکردنەوەیکی ئاسایی ناودێر کردو گوتی ئامادەی لەشکری ئەمریکا بۆ موشکی باڵەستیکی کیشوەربڕ نیشان دەدات لە مانگی ڕابردوو ئەمریکا موشکی باڵەستیکی کیشوەربڕی منتمان سێی تاقی کردەوە کە ئەم تاقیکردنەوەیە بەهۆی ڕێگەگرتن لە ئالۆزیەکان لەگەڵ بێژینگ هاوکاتی مانۆڕێکی سەربازی چین لە نزیک تایوان دواخرا بوو. پەیوەدارێ ئەنجومەنە ئەولەکاریە نەتەویە کۆشکا سپی جوان کێربی دەبێژە رووسیا د پێواژوویە کرینا بە میلیۆنان ڕۆکێت و تۆپئاوێژان دەیە ji کۆریا باکوور ji bo şerê wê berdewam li dijî Ukraynayê. Kerbî roja sêşemê ji rojnamavanan ra got Koşka Spî ti nîşanekî nîne ku kirîn bi rastî pêk hatiye yan çek gihîştine qadên şer. Lê wî got kirîna plankirî nîşan dide ku serokê Rusyayê Vladimir Putin çiqas bêhêvî dibe. Kerbî got wî ji Îranê dron dikirîn niha ew ji Koriya Bakur topavêjan dikire. Ev nîşana wê yekiye ku pêşesaziya wî ya berevaniyê di encama vî şerî de çiqas zehmetiyan dikişîne û asta bêhêvîtiyê ku ew gihîştiye da ku alîkariyê ji welatên mîna Îran û Koriya Bakur bixwaze. Rêveberiya Biden hefteya borî got ku Rusya bi dronên Îranê yên ku di meha tebaxê de ji Tehranê wergirtin da ku li Ukraynayê bi kar bînere rastî pirsgirêkên teknîkî bû.
کوریا باکوور هەوڵ دەدا تێکەلیین خوا بە رووسیای را خورد بکە د دەمەکێدا کۆ پرانی ئەوروپا و ڕۆژئاوا vekşiyane ew Amerîkayê bi krîza Ukraynayê sûcdar dike û siyaseta hejmonîk ya rojava şermezar kir ku dibêje ew tevgera leşkeriya Rûsya li Ukraynayê ji bo parastina xwe rewa dike. واشنطن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆراندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. کاترین کۆلۆنا وەزیری دەرەوەی فەڕەنسا سەردانی ئەسینای کرد و لەوێ چاوی بە هاوتایی یۆنانیەکەی نیکۆز دێندیاس کەوت. هاوکاتی زیادبوونی گرژی و ئاڵۆزیەکان لە نێوان هەردوو نەیاری هەرێمی تورکیا و یۆنان کۆلۆنا لە میانی سەردانەکەی ڕۆژی سێشەمەیدا گوتی فەڕەنسا بەردەوام دەبێت لە پشتیوانیکردن لە یۆنان. ئەو گوتیشی هەرێمی دەریای ناوەڕاست ئاڵۆزی ناوێت پێویستی بە ئارامی و ڕێزگرتنە لە یاسای نێودوڵەتی. تورکیا و یۆنان دەیان ساڵە ناکۆکی لە نێوانیان هەیە لەسەر کۆمەڵێک بابەت لەوانەدا خۆ بە خاوەنزانینی دەریای ئیجە و ناکۆکیەکان لەسەر ئاسمانی ئەوێ. ڕۆژی سێشەمە ئاڵۆزیەکان زیاتر بوون کاتێک سەرۆکی تورکیا هەڕەشەی داگیرکردنی کرد و ئەسیناش وەڵامیدایە و گوتی ئامادەیە بەرگری لە سەروەری خۆی بکات. سەرۆکی ترکیە ڕەجەب تایب ئەردۆغان ڕۆژا سێشەمێ گوت کۆ ئەوروپا تشتێک و چاندیە دچنە دە دەربارێ بلندبوونا بۆهایên ئەنەرژیە دا پشتی کۆ رووسیا دابینکردنا گازا خۆزایی قوت کرد وەکو بەرسەفدان ji تۆلەیên ji ber şerê wê li Ukraynayê. ئەردۆغان گوت helwesta Ewropayê ya li hemberî Birêz Putin an ku sepandina cezayan kir ku Birêz Putin ji Ewropiyan re bibêje eger tu vî karî dikî ez ê wiha bikim. Birêz Putin jî hemû şiyan û çekên xwe bi kartîne û ya herî girîng gaza xwezayî ye. Erdogan berî jî li Enqerê berî geşta xwe ji Enqerê biçe bo sê rojan bo Balkanê got ez bawerim ku Ewropa dê zivistana îsal di nav tengasiyeke giran de derbas bike. Di bersiva pirsekê de li dor dabînkirina gaza Tirkiye ji bo zivistana îsal wî got pirsgirêkeke me ya wiha nîne. Enqere piştî şerê dijî Ukraynayê tevlî bernameya toleyan ya li dijî Rûsyayê nebûye û bi Moskow Kiyevê ra têkeliyên baş didomîne wê ev pêwendî bi kar anîne da ku wekû nevênkar tev bigere ji bo îmzekirina peymaneke hinartina genim ji Ukraynayê. وەزیرە دەرڤەیە فرەنسا کاترین کۆلۆنا ڕۆژە دوشەمێ لە ئەنقەرێ بوو بەری کۆ بچە یونانێ بە وەزیرێ دەرڤەیە ترکیە مەولود چاوش ئۆغڵۆرە کۆم بوو هەردوو وەزیران پەیوەندیên دوئالی و ئەولەهیە هەرێمی و شەرێ رووسیا لە دژی یوکراینایê گۆتۆبێژ kirin. ئەگەر ئەم بدن بەرچاوان کۆ پەیوەندیên فرەنسا و ترکیە divan demên dawî de hîn nebaşin gelo serdanek wiha dikare guhertineke çawa bike yan jî dikare Fransa bike kandîdeke baş ji bo nevênkariya dê kêşeya Tirkiye li gel Yunanistanê de wekû nimûne ji bo gotûbêjkirina vê mijarê niha parêzer Emran Mensûr ji Fransayê bimeraye. Dem baş mamoste Emran di demekê de ku berê pêwendiyên Fransa û Tirkiye ne pir başin. Fransa dikare çi navbênkariyê bike di derbarê nakokiyên Tirkiye û Yunanistanê de wekû nimûne. بله فرانسا خوازه بس بدنگیه که چه که یعنی آرام که بین دورتا فرانسا دورتا ترکی دو یونان ده سیاست پولیتیکا یعنی ترکی دیاره جبو خلقه گشی جی جبو حتی یعنی اوروپیا جی او پولیتیکا ویل سر گفان رابویه و لسر کریزا رابویه یعنی کریزا چه که و او تیکر ناف ده جبو روله که مزن بستینه ترکی وکم زانن یعنی تجاری باوریا و پی نای
اردوغان بمين سروك جبرولو خوازي كريزه كمزن تشكي بيونان يرجي امزانن يعني لوزان البرداويه 2023 تركي زان بي او يعني جزر هنا بري متفق لسر وهادين زمانجي اب جزر دوراك تركي كارش قرب بيتش بيشتي 100 سالي يجي اتفاق لوزان اللي يونان زان بي ويونان انا او جزر تجا تشكرني يعني بقواتها اوروبيه وبقواتها امريكانا جي امزان وقتها كريزه داوي تشبوش بو غازي امريكانا دور 16 طياره وفرنسيا جي دان يوناني جبوغ يعني تكب روي تركي ده تركي امزان بي لسر قوتك هزك رابويه فرنسا دبي شر انا ده باوكرانيا ناخذ جبهه دبه باوروبيا وامزان بي اوروبي تجاري بشتا تركي ناغرج برغو باوري تجاري بتركي نايق خد يشتغل يا اخوي تركي امزان بي لسر وي خطا اورتيه نابتيك بيشيا حلفكيه دخوازه وك حلفكي تركا تشيك اسيا وك روس شلو خوناوان دايق حلفكي اسيوي تشيك ديجي اوروبيا وبسينير جبرلوجي يعني اوروبي خوش زانم تركي ببقى داوي تركي تجاري ناب حليفك راس اوروبياره باشا ما مستعمراني يعني اگر ام بدن برشوان حتى دا خافتن داويين يعني ام بجن دا خوينين داويين باريس دا ديار دبك باريس هنكي بالعاليه يونستاني بهتر دريسه يعني ويدمي سردانا وزير درفه بو تركيا بو انقره دكارت چه ابيجن پیش بخه اگر بو ترکان دیار ببکو براستی فرنسا لگل یونانستانیه أبايا ديارة يعني تركي ناتو دي تركي قواتك هيزك ناتو دي يرورو أسرار ناتو الجم تركي نجي وأمزانم بيناتو ديجي روسيا يجي هرجر نب هشكرة بيجي لقواتك دعمة جشكاد دو أوكرانيا تركي فرنسا أمزانم بي يك سركية خديه فيتو يعني دو كونسيا مجلس الأمن جديد أمزانم بي تركي دخواز أنا جبهة كيفك دوي قلسبونا أوروبيا ده بيشيا تشلاكينه يرورو قش چیروکا اوروپیا گش غاز کهربایی و چلو ملت خو بپارێزێ جەمەدێ ئاگ بێ بسەر اوروپیا ده تركي بي فرصه استغلال دك هاجر رولك مزن هبج فرنسيارا مزانم بي فرنسا دولتك اوجي مزنه قال لك اقتصادا وينا بر هنا شركات المزن هن فرنسي تركي كاردكن تركي كار بريسك مزن يعني تشيك سر يوناني لي فرنسا جي كار بريسك مزن بر مزن تركي تشيكجي امزانن رخني بري تركي جي حفت ورقه جابوا حجده ورقه يعني جابوا حجده حر دولارك جابوا حجده تركي خوازه وكا از بيجم رولك مزن لي فرنسي انا وكا دياري بكن ديفي روك بي دياري بك تركي تشينا بنزيك يوناني برشاكي جرينجا اوروبياريه ودنرينا مدو اوروبي ديسا يعني وقل لك يوناني بباريزم ديجي تركاد روجي بيشته باشا ما مستعمران ام ديزاين يعني دما بحثا اولكاريه هريمه دبيش خو هردو وزيران اف مجارجي غوتو بيش كربو يكسر روشا سوريا باكروجلات سوريا وإيريشن ينقفن تركيا بو إيريشا كلوي داري تي برشافان وام دزانن فرنسا جي لدجي فيا كي قالوا دفي درباري دا او روبروبونا هاندر دي كيفا بيش نافينا فرنسا وتركيا دا اگر تركيا راست اوبراسيونك الاشكري باكروجلات سوريا بيك بينا وكان نرينك تايبتي جمرة از نابينم قلقي شاشتي قل سر بريسي دبيجن كريزا سوري دهم بر تركي ده نرينا مد كريزا كردية كرمانجية لدجي تركيا قل تركي رود خوازن ما بي كردا حتى السوري جي بخون وكد خواز وكا شركرن لكردستان عراقي جي والكردستان سوري جي وتخوازن او بيزانن خوش زانن بي اوروبي تجاري دجي ما بي كردا ناسكنن تبقى برجواندية اوروبيا هن بتركار جي وبلكي كويرن جي حتى المان جي يعني برجواندية انا برن بتركار ليه كريزا مزن جتركي رو اگ ناهل لشکره و رازن او كردن ما به كرداي كردستان اگ تت فكري تركي هشكرت بيجي يعني بري تايبتي بري بلكي بينجي مهبو اردوغان ديسا صرحان هنك بسريه مسلمانه بعقليه مسلمانه دليزن عراقي برشبكن وسوري برشبكن ام ظانم بي افتش نراسته افقش ديجي ما به كرداي كريزا سوري وشورشها سوري كت عردي جبرجو تركي وكسي بير ديجي ما بكردا كار كرنا تركي دخوازه دياري بك فرنسي جدو كردا بگرم فرنسا تشر جدو ما بكردا بناگره امزانم بي ما بكردا ما بكي راست العرديه جبرولو يعني شاشتيك بر مزن هي ام بيجن
ترکی بو کریزا سوری کار دکه نه ترکی نش بو کریزا سوری نش بو برجواندیا ملت سوری ترکی کار دکه دجی ملت کرد کار دکه باشه ما مستعمران اگر تو کردی برسوان بدی براستی جبرده ما مکه ما اگر هم بدن برچوان کو یعنی اگر کریزا یونانستان و ترکیه بدن عالی کی ترکیه دوان دمین داوید هول ده پیوندی خو بگلک ولاتان را پیش بخه به اسرائیل را به روسان را به اوکراین را به امریکا را یعنی به ولات هرم را رنگ دناوان داجی فرانسا به تدبیجی اف سردانا وزیر دروا بنگه کج تشتکی وهارج وکرنا پیوندیان داوینا هر دو ولاتان را لتنج بو کریزا یونانستانی اگر تو کردی برسوان کریزا یونانستان گلگی گردای به کریزا اوکراینیا و جبرولو یعنی وزیر کاری در و فرانسا وزیر ارجم ترکیش بو خاطره کی بی شریعانا کم بکه جبرگو ایرو برجواندیا اروپا هی جبهه که دبنکن دیجی یونانستان لی و روجم پشت افکار و بسکنه شر بس اوکراینیا کم به و ادنرینا مدو مواجهات پرمزن چه بدنا اوروپیا و ترکاده جبرگو ترکیه حتی کاغتا پنابراجی و گشی دیجی اوروپیا ایرو کاردکه بله پاريزر عمران منصور تج فرنسا مرابوي قالك سباسي بودماته لتركيا أفبو 7 سال مالبطة كتشا 12 سالي هيلن حسرت شن كو لدما شر خندقان يه سوريدا بقولايا بوليسي كي هاتبو كشتن دا خواز دكا كو بوليس ورا بوليسي كو او قولا باران كري ورا گرتن لأف دا خواز تي رد كرن پامني رامل ديار بكري آگاهين بهتر دوي راپورت دهنه دما شر خندکان آ سوریه دا 12 جوتمه 2015 انده زاروکه که 12 سالی کناوی هلین حسرت شنبو بگوله کش ترومبیل زرخی پولیسان هاتبو بردان هاته کشتن. دوزا پولیسی که هلین کشتیه 2 سالن دومه لدخواز مالباته گرتناویه برونش نداو دا جی دخواز بجینه هاد. ev video raporta da arşiva dengê Amerîkayê de 7 sal berê di dema şîna hêlîna biçûk de hatibû girtin. Ku di wan rojan de taxa Hasirliyê li ciyê xwe bû. Şerê giran du meh piştî kuştina hêlînê dest pê kiribû. Malbatayê 7 sal berê behsa kuştina wê kiribûn ji kameraya dengê Amerîkayê re. Bağırmış kir hêlîn adi cara jî kirim ku ez hermî wî gencî ku avla dûr dersekin avlayê berate jî de. Xuda heq û şehedê min walê xist بلا نبين ترور بلا نخنس بيه كسي فرانكت أولي خست وقو ترورا وتو جنجي محلامة قو تشما وقو تو نملي دايا شما ملي دايا أو ما تكشن أو تخنس بيه ما دبي ترورا وكشن روجا که هلین هاته کشتن جبر پفچونین خندکان قدخه درکتنا دربه هبو لی هلین دیگر آموشنا خواه جبوی نان جدکانه بسینه لکچه بو پلیسی که او روز لسر ترومبیل بویه عبدالله ارجانه گله که هلین کشتیه جده سیوی درکتیه لی او ایداد که چکدارین کرد او روز پفچونک درخستنه او هلین انجامه و پفچونه ده هاتیه قتل کرن لی دیمنین کامرaya سایتا زرخی عبدالله ارجان پشت راست ناکه مالبات لسر کشتنه که چخواه دوز لی پلیسی وکرن ایدانامه که لسر کشتنه به قضا هاتیه رد کرن ایدانامه که نو هاته آماده کرن که هلینه بزانبون هدف کرتیه و قتل کریه. پولیسی که بیشتر رونشنی نبو هر جاره دجیوان ادعایان درده. لیلگوری لیکولینا تلفونا به تلعا ترومبیل او روش تو احباره که دربار پفچونک شکتاری دا نهاتی را گهاندن. و اوقات مالباته عبدالله سیتون دخواست کرد که پولیس ورگرتن لیدادگه و دخواست هر جاره ردکه. رونشنا داوی آروژا سیشمه ده همان دخواست حتی دوباره کرن لی برسوا دادگه نخیر بو. Dosya daha önceki celsede Adli Tıp Kurumu'na gönderildiği için dosya rûniştina pêşîn da şandin saziya Tıp Adlî. Evca dadger hemî daxwazên me jî guhdarî kirin lê derbarê daxwaza girtina polîs de ti biryarek neda. Kujer bi kuştina bi enqest tê dadgeh kirin lê daxwaza me û ya malbatê jî li sergirtina wî mixabin her car tê redkirin. Ev car jî wisa bû. tutuklanması yönündeki talepleri reddolundu. Lê bavê Helîn, avukatê wan Abdullah Seytun, piştî rûniştinê li pêş Adliyeya Amedê daxuyaniyek dan li ser pêdaçûna rûniştinê. Nazmiye Şen, dayika Helîn dibêje, 7 salin ji bo keçika xwe tekoşînek mezin dide ji bo edaletê û dexwaza wan
گرتنا پۆلیسە ji ber ku ew kujerêke çawan e. هێلین مەحسووم بوو وەک هێلین تەف مەحسووم بوو تەفاتە قەتلکردن چما کورد بوو دیە هات قەتلکردن خواستنا مەشخۆ گرتنە ئەم دixwazin ki heft sal e em bîrna kulê xwe ne fayêl ser göreva xwe ye daha jî devam dikiye ev sûcê wî ye ewil jî nine dîsa ser göreva xwe da dîsa yekê darb kiriye yanî ji xwe viya belliye ki şîddete meyillî yekê vicdan sertine göreva xwe ser xirabiyê derbas dike em dixwazin vî fayîlê were girtin zararê din nede yekê hêlîna min hat qetilkirin başqa hêlîn neyên qetilkirin bira vî fayîlê bira were girtin bira ser göreva xwe bira biniya wî uniforma nebe devdekî me heft sal e bîrina qîza xwe da ez ber edaletê digerim gedekî 12 salî were kuştin roja ewil da gerek ew edalet batana ez dê olarak gerek ez edaletê negeriyama gerekî roja ewil da ew edalet saxlanmış bana ev ya sûçekî ye ev sûçê xwe gerek derçekmiş kirana Doza hêlin wê di 12 mehê de dîsa were dîtin. Xeciliyan Farqîn, Deng Amerîka, Diyarbekir. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. هەوڵەکان بۆ چارەسەرکردنی کێشەکانی عێراق بەردەوامن هەرچەندە هەتا ئێستا ڕێککەوتنێکی وەهای سیاسی نەکراوە کە هیوایەکی تێدا بەدی بکرێت بۆ چارەسەرکردنی کێشە سیاسەکان لە وڵاتەدا. دەچینە لای پامنێرمان دڵشاد ئەنوەر تا بزانین زانیاری نوێ بۆ کۆتایی هێنان بەو کێشانە چین. دڵشاد باس سەرەتا لەوە دەست پێ بکەم ئەمڕۆ دادگای فیدراڵی عێراق لەسەر سکاڵاکەی سەدر بۆ هەڵوەشانەوەی پەرلەمان کۆ دەبێتەوە. چاوەڕوانی چی دەکرێت لەو کۆبوونەوەیەدا؟ بەڵێ دیارە ئەمڕۆ دادگای فیدراڵی عێراق لەسەر سکاڵاکەی سەدر کۆبوویەوە کەمێک پێش ئێشتا دادگای فیدراڵی عێراق سکاڵاکەی ڕەوتی سەدری بۆ هەڵوەشانەوەی پەرلەمانی عێراق ڕەت کردەوە بە بیانووی ئەوەی بڕیاردان لەسەر هەڵوەشانەوەی پەرلەمانی عێراق لە دەسەڵاتی دادگای فیدراڵی عێراقدا نییە. دیارە پێشتر سەدر سکاڵاکەی بەو هۆیەوە تۆمار کرده بوو کە پەرلەمانی عێراق لە وەختی دەستوریە یاخود لە تەوقیتی دەستوریە نەیتوانیوە سەرۆک کۆمار و حکوومەت پێک بهێنێەوە متمانە بە حکوومەتدا بۆیە تەمەنەکەی بەسەر چووە. بەڵام ئەمڕۆ دادگای فیدراڵی عێراق کۆبوویەوە کۆبوونەوەکە سکاڵاکەی یەکلای کردەوە و بڕیاریدا بە ڕەتکردنەوەی سکاڵاکەی ڕەوتی سەدر بەوەی کە هەڵوەشانەوەی پەرلەمانی عێراق لە دەسەڵاتی ئەوەندانیە و دیارە ئەم سکاڵای ڕەوتی سەدرکە ئەمڕۆ تۆمار کرا بوو ئەمە یەکەم سکاڵا بوو. سکاڵایەکی تری ڕەوتی سەدر ماوە کە ڕەبتی بە داواکاری بۆ گەڕانەوەی 73 پەرلەمانتارەکەی ڕەوتی سەدرێ بۆ پەرلەمانی عێراق بە بیانوویەوەی کە پەسەندکردنی دەست لە کارکێشانەوەی بە کۆمەڵی پەرلەمانتاران نایەسایی و نادەستوریە بۆیە ئەمڕۆ داوای یەکەمی ڕەوتی سەدر ڕەت کرایەوە هێشتا داواکاری دووەمیان کە گەڕانەوەی پەرلەمانتارەکانیانە بۆ نێو پەرلەمانی عێراق ماوە. بەڵێ دڵشاد هەر ئەمڕۆ ڕەوتی سەدر سکاڵایەکشی لە دژی نووری مالیکی سەرۆکی دەوڵەتی یاسا تۆمار کردووە. هۆکاری ئەم سکاڵایە چی بوو؟ بەڵێ دیارە دوای دزەکردنی کۆمەڵێک دەنگی تۆمارکراوی بەرپرسانی باڵای عێراق لە نێویانە دەنگی نووری مالیکی سەرۆک وەزیرانی پێشووی عێراق و سەرکردەی دەوڵەتی یاسا کە بەشێکە لە چوارچەوەی هەمانگی دزەکردنی ئەم دەنگانە کە هێرش دەکاتە سەر موقتەدا سەدر و سەر ڕەوتی سەدر و سەرلایەنەکان ئەمە کێشمەکێش و ناکۆکی سیاسی بە دوای خۆی داهێناوە بە تایبەتی هەردوای دزەکردنی تۆمارە دەنگیەکان کە لەلایەن ڕۆژنامەنووسێکی عێراقی دانیشتووی ئەمریکاوە بڵاوەکرێتەوە چەندین جا سەدر داوای لە هادی عامری و هەندێک لایانی تر کردووە کە هەڵوێستیان هەبێ لەسەر دزەکردنی تۆمارە دەنگیەکانی مالیکی کە بە شێوەیەکی خراپ قسەیان لەسەرەکات. بۆیە ئەمڕۆ ڕەوتی سەدر پەنای بردە بەر سکاڵا تۆمارکردن لەسەر مالیکی و داوایان کرد کە دەرگای فڕۆکەخانەکان بەڕووی ڕۆیشتنی دادا بخرێت. بەڵام ئەکرێ بڵین ئەم سکاڵەیە ڕەوتی سەدر ڕەنگە لە ڕووی یاساییەوە ئەنجامێکی نەبێ لە بەرەوەی سەلماندنی تۆزی قورسەوە ڕەنگە مالیکیش نکۆڵی لێ بکات. بەڵام لە ڕووی
سیاسی و لە ڕووی دۆخی عراقەوە بە شێوەیەک لە شێوەکان دۆخەکە جارێکی تر ئاڵۆز دەکاتەوە و ناکۆکیەکانی نێوان مالکی و سەدر و دەوڵەتی یاسا و ڕەوتی سەدر قوڵتر دەکاتەوە. بەڵێ لە لایەکی تریشەوە سەرۆکی عێراق بەرهەم ساڵح ئەمڕۆ لەگەڵ عەمار حەکیم سەرۆکی ڕەوتی حکمەی نیشتیمانی کۆبۆتەوە. زانیاری زیاتر لەسەرم کۆبوونەوەی چییە؟ بەڵێ لە ئێستادا بەهۆی چلە ئیمام حوسێنەوە سەرجەم گفتوگۆ و دانوستانی نێوان لایەنەکان ڕاگیراوە، هەمووان چاویان لەسەر تەواوبوونی چلە ئیمام حوسێن و جارێکی تر دەستپێکردنەوەی دانوستانەکانە، بەڵام لەگەڵ ئەوەشدا هێشتا ناکۆکی ئاڵۆزی ماوە بە بیانووی ئەوەی کە ئەمڕۆ سەدر بەیانێکی بڵاو کردوێتەوە باس لەوە کە یاخود هەندێک لایانی نێو حەشدی شعبی تۆمەتبارەکە بۆی کە یانەوێت ئاڵۆزی دروست بکەن لە مەراسیمەکەدا و هەر ئەمڕۆژ کە با بڵێن عێراقیەکان سەرقاڵی بە تایبەتی شەقامی شیعی عراقی سەرقاڵی گێڕانی چلەی ماتەمینین و خۆئامادەکردنن ڕەوتی سەدر سکاڵیان تۆمار کردووە بۆیە سەرباریەوەی کە ئەم مەراسیمە ئاینی لە عێراقدا لە ئارادایە، بەڵام هێشتا دۆخەکە هەڵبەز و دابەز و ئاڵۆزی پێوە دیارە سەردانەکەی عەمار حەکیم هەر لەو چوارچێوەیەدایە کە بۆ گفتوگۆکردنە لەسەر بارودۆخی عێراق بەگشتی و ئەو ناکۆکی و کێشمەکێشانەی کە لە نێوان لایەنە سیاسیەکان هەیە، بە تایبەتی کە عەمار حەکیم سەرکردەیەکی چوارچێوەی هەماهەنگیەوە بەم دوایانە ناکۆکیەکانی نێوان عەمار حەکیم و ڕەوتی سەدریش سەری هەڵدایەوە. بۆیە ئەم کێشمەکێشانە وای کردووە کە سەرکردە سیاسیەکانی عێراق ڕانەوەستنوە بەردەوام سەرقاڵی گفتوگۆ و دانوستان و هەوڵدان بۆ دۆزینەوەی دەرەچەیەکی سیاسی و یاسایی بۆ چارەسەرکردنی قەیرانەکە. بەڵێ سەرۆکوەزیری عێراقیش مستەفا کازمی لەگەڵ لایەنەکاندا کۆبوونەوەی ئەنجامدا بووە، چەندە دەزانین کە سەدر ئامادە نەبوو، بەڵام هیچ بەرهەمێکی هەبووە کۆبوونەوەکەی کە ئەنجامیدا دڵشاد تکایە بە کورتی. بەڵێ بە پێ و زانیاریانەی کە دەست من کەوتون لە بەرپرسانی باڵای عێراقەوە ئەوەیە کە بڕیار دراوە کە لیژنەیەک دوای مەراسیمی چلەی ئیمام حوسێن لیژنەیەک دروست بکرێ بچێتە لای سەدر بەوەکەوەی کە هەندێک لە بەرپرسانی عێراق بە منیان ڕاگەیاند کە ڕەنگە پێشنیار ئەوە بۆ سەدر بکرێت کە کازمی لە پۆستەکەیدا بمێنێتەوە، بەڵام تەواوی ستافی وەزارەتەکانی بگۆڕدرێت، گۆڕانکاریان بەسەرابێت و کاتێک دیاری بکەن بۆ هەڵبژاردننی پێشوەخت لە عێراقدا، بەڵام ڕەنگە ڕازیبوون بەمە قورس بێت بۆ سەدر، چونکە سەدر ئامادە نییە کە پەرلەمانی عێراق بەبێ ئەو کۆ ببێتەوە، ترسێت کۆمەڵی یاسا و قەوانین دەربکرێت کە دەسەڵاتەکان و چوارچێوەی با بڵێن ڕەوتەکەی لە قاڵب بدات. بۆیە تاکو ئێستا وەڵامی سەدر دیار نییە، بەڵام ئەگەر پەرلەمانتارەکانی نەگەڕێنەوە بۆ پەرلەمان ینی چاوەڕوان ناکرێت کە سەدر بەم پێشنیارەش ڕازی بێت. بەڵێ دڵشاد ئەنوەر پەیامنێرمان لە گەرمیان سوپاس. زۆر سپاس. هەلمەتا هێزên سووریا دموکراتیک لە ناوا کامپا هۆلێ بەردەوامە و لە گۆر چافکانیە نزیکی هەسەدێ وان تانها هەژمارێک بەرگومانên داعشê girtine hin tonelên ku wan li nava kampê koran dibûn girtine û destdanîne ser hin çekên wan ji bo agahiyên dawî di vê derbarê de niha peyamnêrê me Zana Umer ji Qamişloyê bi me re ye. Dem baş Zana ev helmet gihîştiye kur û encamên wê dawî çi ne؟ بله دم باش شخوا حمله دروجا خوی 14 بردوامه نها تشهری گرنگ یه حری بالکش او رزگار کرنا جنک ازیدی گود نوا کامپا هولی ده هین لگل مالباتک داعشی گرتی بو جخوا زندانک دیتا سی جن دن گریدایی و شونا اشکنجیل سروان هبو اوقات بوندیتن او دروجا 12 دروجا 13 و 14 هن چک هاتن دیتن و جخوا دیتن وان تونل و خندق و دین بن عردجی هین تی دیتن لگوری فرماندارن ميدانيين هسدي و سربازن هزن اولكاريا هندرين لكامبا هولي ده دبيجنجو دمك دريج ديارغو بيويستا حتى جو كاربن كامبا هولي بگشتي اوبراسيون بكن بله باشا زانا او كسندن يعني دما هلمتك الاشكري وها بريفا دچا ودمي هنك زور بو كسندن دناف ام بيجن كامبيدا در کف پیش او کسین کو نگیری دایی داعشینه و دمی روشوان چوایه بله جخوا بگشتی ینگو د کامپا هولی ده ینگو زرار سدست داعش جدبینن يعني كيمز يعني اوانا هناكي راحت نجوان اوبراسيونا
بگشتی کسین گو بونه قربان یان کسین بریندار بونه اوانا تینا و قطاندن دناوا کامپا که ده دناوا کامپا هولی ده دوری هجمارا مزن او جیر گوتن کامپا اوله چه کسی گو قفلی هاتیه خوارن یان سردست داعش اشکنجه دیتی یان سردست شانه داعش بریندار بویه او کسانات تینا و گو هستن دورن اوله يعني وكاره كي هف بش دناف برا نتوين يك بوي او ريفبريا كامبي ده كامبك بتشوك هاتيه تشكر نافي كامبا اوليه او كسانات يعني او كامبك دنافا كامبك ده بلي او كامبك دنافا كامبك ده تسينور دنافينا هردو كامبان ده هنا وقالوا او امبيجن رينماين او لكاريه هنا كو براستي او دن هسبكن باو لكاريه النافا كامبا اوله راسته دناوا هردو كامبان ده يعني او كامب هاتيه دور بيشكرن به سينوركي هر وها دورين سربازي بردوام لوي دري هنا وهيزن او لكاريا هندرين دردورا ويجي 24 ساعتان هنا يعني او كامبا دناوا كامبي ده او كامبا اولا باراستيه باشه زانا يعني وك عربي ديجن عبرت جويك تشيه دما كامبك دناوا كامبك ده شيء دكن يعني بربرسن ريفبريه نورن نتوين يغيرتي شما کامپک دن لدروی دوری کامپا هوله جوا کسین کو تدبیجی را چناکن چما او کامپ دناوی کامپی داتی چی کرن او چه دبیجن جخوا او کسانا همان مالباتن ی دناوا کامپا هوله دن و پرانی اوان مالباتن عراقینه اوانا بهتر لسر رين يعني جو هجر تشي قشتيك دركتني جي كامبا هولي هبه برب عراقي ان برب هريم ديرا زوري ورقايده او كسانا تينا درخستن ولسر ليستا وان كسي ايجو دخوازن جوي كامبي دركدن بله پامنير مازان عمر تشقامش لو مرابي قال لك سپاس سەرۆک جۆ بایدن پەیوەندی کرد بە سەرۆکوەزیری نوێی بەریتانیا لیز ترەس بە مەبەستی پیرۆزباییکردن لی پاش ئەوەی لە هەڵبژاردننی پارتی پارێزگاراندا سەرکەوتنی بەدەستێنا کۆشکی سپی لە ڕاگەاندنەکەی ڕۆژی سێشەمەیدا دەڵێت سەرۆک بایدن و سەرۆکوەزیران ترەس باسییان لە گرنگی هاوکاری بەردەوامیان کردووە لەسەر ئاڵنگاریە جیهانیەکان لەوانشدا پشتیوانیکردنی ئۆکرانیا لە کاتێکدا بەرگری لە خۆی دەکات لە بەرامبەر شەڕانگێزەکانی رووسیا چارەسەرکردنی ئەو ئاستەنگانەی کە چین دروستی کردون ڕێگریکردن لە ئێران بۆ ئەوەی هەرگیز چەکی ئەتۆمی بەدەست نەهێنێت هەروەها دەستەبەرکردنی بەردەوام و گونجاوی سەرچاوەکانی وزە. لیز تراس روجا سێشەمێ بوو سەرۆکوەزیرە بریتانیا و تاڤلێ بە ئەرکن مەزنên li pêşiya xwe ra rûberûma di nav de jî rêgirtina li bihabûna kelûpelan bihêzkirina aboriyê sivikkirina krîza kar û serrastkirina sîstemeke tendurustiya netewî ku rastî kêmbûna karmendan bûye. Tras di cih de dest bi destnîşankirina endamên payebilindên kabîneya xwe kir di demekê da ku krîza enerjiyê ya ku ji hêla Rûsyayê ve derketiye pêş metirsiyê dide ser fatûreyên enerjiyê û berdewamiya karan û dihêle ku welatiyên hejar vê zivistanê di nav sar û sermayê de bimînin. Tras serokwezîra jina sêyema Brîtanya tîmeke bilind bi nav dike ku ji hêla zayendî û netewî ve cihêrenge lê dilsozê siyasetên wê yên bazara azad e. کویسی کوارتنگ دبه یکم وزیر رشی خزینه بریتانیا و تریسا کافی یکم جیگرا سروک وزیرا جن دستنیشان کردن دنجی وکو جیمز کلیورلی وکو وزیر دروه و سویلا بریورمن وکو وزیر نافخوی. دنگ امریکا جافکانی کاپ باوریان و چو آگاهیان برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوبدن پزانین و نوچین جیهانه. ڤڵادیمیر پوتین سەرۆکی رووسیا بە توندی هێرشی کردە سەر وڵاتانی ڕۆژئاوا لەسەر ئەوەی کە بە گرتنی تای سزاکان ناودێری کرد. پوتین ڕۆژی چوارشەمە لە وتارێکیدا لە کۆڕبەندی ئابووری ڕۆژهەڵات لە
ڤیلۆڤستۆڤێک ڕەخنەی توندی لە ڕۆژاوا گرت و گوتی هەوڵی شەڕانگێزانە دەدات بۆ ئەوەی ڕەفتارەکانی کە خۆی دەیەوێت بیسەپێنێت بەسەر وڵاتانی تردا و سەروەریان زەوت بکات. ئەو گوتیشی ئابووری رووسیا توانایی خۆی لە کاریگەریە گەورەکانی سزاکان لادات. پوتین گوتیشی رووسیا دەرفەتی زیاتری دۆزیوەتەوە بە چوونەنێ و بازاڕەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئێرانەوە لە پاش ئەو سزایانەی کە ڕۆژئاوا سەپاندونی بەسەریدا. شانی باسە وڵاتانی ڕۆژئاوا کۆمەڵێک سزایان سەپاندووە بەسەر رووسیادا بەهۆی هێرشە داگیرکاریەکانی لە ئۆکرانیا کە بۆتە هۆی کوشتنی هەزاران کەس و ئاوارەبوونی ملیۆنان کەس لە ئۆکرانیا. داگیرکردنا رووسیایە بۆ یوکراینایە مۆسکۆ و بێژینی نزیکترکردن لە گۆری راپۆرتێکە نوویە کۆ هشیاریە دەدە لەسەر احتیمالا رووسیا و چینێ دە هەر شەرێکی سەبەرۆجێدا پشتگیریە بدن هەڤ. هێنری ڕێجول ژێ لۆندۆنێ ئەڤ راپۆرت ئامادە کردیە. رووسیا لەم مانگەدا میوانداری مانۆرە لەشکریەکانی فۆستاک 22 لە ڕۆژهەڵاتی وڵات دەکات. 15 وڵات بەشداری تێدا دەکەن و چین میوانی شەرەفی رووسیا دەبێت. ڕاهێنانە لەشکریەکان لەلایەن تەلەڤیزیۆنی دەوڵەتی هەردوو وڵاتەوە ڕاگەیەندراوە. هاوئاهەنگی پراکتیکی لە نێوان هێزی دەریایی رووسی و نێوان هێزی دەریایی سوپای ڕزگاری میلی چین لە ڕووی کواڵیتیەوە گەشتۆتە ئاستێکی نوێ. ئەمەش سەقامگیری و ئاسایشی جیهانی و هەرێمی میسۆگەر دەکات. بە گوتەی راپۆرتێکی سەنتەری استراتیژی و لێکۆڵینەوەکانی نێودەوڵەتی لە واشنگتن، چین و رووسیا هێشتا هاوبەندیەکی فەرمی لەشکریان لە نێواندا نییە. بۆنیلین ئەوە یەکێکە لە نووسەرانی راپۆرتەکە دەڵێت فرۆشتنی چەک بەشێکی گرنگی پەیوەندیەکانی نێوانیانە، بەڵام ئاستەنگیش هەن. لە سەدا هەفتە لە کۆی چەکەکانی لە رووسیا هاوردە دەکات، بەڵام هەتا کۆتایی ناوەڕاستی 2000ەکان چین دەستی کرد بە سەنگخستنە سەر زیاتر بەرهەمەکانی نێوخۆی بۆ چەکەکانی و کەمتر پشت بە رووسیا دەبەستێت. لە هەمان کاتدا رووسیا زیاتر نیگەران بوو لە دزینی تەکنۆلۆژیاکەی لەلایەن چینەوە. لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بەشی زۆری هاوردەکانی چین لە رووسیا لە بواری چەکدا بووە کە بە مەبەستی پشتیوانیکردنی چین بووە لە پرۆگرامەکانی خۆی بۆ فڕۆکە. چین بە ناڕاستەوخۆ پشتگیری لە داگیرکردنی ئۆکرانیا لەلایەن رووسیاوە کرد. چین ڕوبەڕووی هەمان ئەو کێشانە دەبێتەوە ئەوانەی دووچاری رووسیا بوونەوە لە سەر و سەوداکردنی لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوا و هاوپەیمانی ناتۆ. ئەو کێشانەی بەیژین لە ئیستادا ڕوبەڕووی دەبێتەوە مامەڵەکردنیەتی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و هەروەها لەگەڵ نزیکترین دۆستەکانمان و هاوبەشانمان لە هەرێمی هیند و پەسەفیکدا. راپۆرتەکە دەڵێت جەنگی ئۆکرانیا رووسیا و چینی زیاتر لە یەکتر نزیک کردوتەوە. بۆ نمونە من ناڵێم رووسیا سەربازانی خۆی لە سەر خاکی چین دادەنێت کاتێک چین لەگەڵ یەکێک لە هاوسیەکانی بەشەڕ بێ، بەڵام ڕەنگە بە شێوازی دیکە پشتیوانی لە چین بکە، لەوانە پشتگیری هەواڵگری و تەنانەت سیاسیش. راپۆرتەکە دەڵێت توانەکانی لەشکری چین دەگاتە ئاستی توانەکانی لەشکری رووسی یان بگرە زیاتر. نووسەرانی راپۆرتەکە دەڵێن شکستی رووسیا لە ئۆکرانیا دەشێت ببێتە مایی ئەوەی بەیژین هەڵسەنگاندنەوە لە پەیوەندیەکانی لەشکری خۆی لەگەڵ مۆسکۆدا بکاتەوە. بۆ هێنری ڕێجوەڵ، سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. دەستگای چاودێری ئەتۆمی نەتەوەی گرتوەکان داوا لە رووسیا و ئۆکرانیا دەکات کە ناوچەیەکی پاراستن و ئاسایشی ئەتۆمی لە دەوروبەری وێزگەی زاپۆریژیا دابمەزرێنن لە کاتێکدا ترسی زۆرتر هەیە کە شەڕەکە کارەساتێک لە وڵاتێکدا دروست بکات کە هێشتا کاریگەری کارەساتی چێرنۆبڵی پێوە دیارە. سەرۆکی ئاژانسەکە ڕافایل گرۆسی چەند ڕۆژێک دوای سەرۆکایەتیکردنی شاندێک بۆ پشکنینی کارگەکە هۆشداری لەمەڕ شیانی کارەساتێکدایە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان. ئاژانسەکە دەڵێت دەبێت دەست بەجێ بردومانەکان لە دەوروبەری وێزگەی ناوکی زاپۆریژیا ڕابگیرێت و دەڵێت ئەمەش پێویستی بە ڕێککەوتنێکی لایەنە نەیارەکان هەیە بۆ دامەزراندنی سەلامەتی ناوکی و ناوچەیەکی پارێزراو. کاتێک لەم بارەیەوە پرسیار لە باڵێزی رووسیا لە نەتەوەی گرتوەکان کراگوتی پێشنیازەکە ڕژ نییە و سەرۆکی ئۆکرانیاش دەڵێت وڵاتەکەی بەوردی دەڕوانێتە پێشنیازەکە و دەشێت پشتیوانی بکات ئەگەر بزانێت وێزگەکە دەپارێزێت. هەنجیری بناری بەمۆ لە تەواوی هەرێمی کوردستان و بەشەکانی عێراقدا بەناوبانگە، بەڵام ئێستا خۆڵبارین و وشکە ساڵی کاری کردوتە سەر بەرهەمەکان. راپۆرتی دڵشادەنوەر. هیچ ساڵێک وەک ئەم ساڵ باخەکەی دڵشاد عەبدوڵڵا لە سەرتەکی بناری بەمۆ کەم بەرهەم نەبووە.
ساڵان بەرهەمێکی زۆری هەنجیری خستووەتە بازاڕەوە، بەڵام ئەم ساڵ ساڵێکی جیاواز و کەم بەرهەم بوو بۆی. هەنجیر ساڵانی پێشتر بەربوومی باش بوو، بەڵام ئێستا بە چەند هۆیەک وای کردە کە بەربوومی کەم بێتەوە. یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە وشکە ساڵێکی زۆر زۆرە، ئەو وشکە ساڵی وای کردە کە تەبەقی سەروی ئەرز هەرچەند ئاوپخوای هێشتا هەر تینێتی دارەکان. نەخۆشین دەیداوە، نەخۆشیەکان زۆر جارێک تەسیرەکەەوە تەسەوری ئێمە و خاوەنباخەکانی ترش ئەم خۆڵبارینە. تقریبا 14 جار ئیمساڵ باران خۆڵباریە. ئەو خۆڵبارینە گڵای هەنجیر زبریەکی هەیە ئەرکی پێوە لێ نابێتەوە ئاسانی. کاتێکش ئەی شۆری گڕە لێدا تۆ بڵێ تیاماینەوە بینە. خۆڵبارین و وشکە ساڵی کاریگەری گەورەیان لەسەر بەرهەمی ئەم ساڵی هەنجیری سەرتەکی بناری بەمۆ هەبووە. هاتوچۆکردنی بار هەڵگرەکانیش لە دەواازەی پشتەی بناری بەمۆ کە بە نێو دارەکاندا هاتوچۆ دەکەن بێکاریگەری نەبووە. ئیمساڵ بەهۆی گەرما و خۆربارین و گڕی گڵابە و ئەمانە هەنجیر هەر نەما کۆتایی بوو، هەموو دارەکان ناوەتە بیبینە کشی وشی بوو بەخ هەر هەمووی وشی بوو. لەبانەوە گەڕم بۆ 2 کیلۆ ئەنجیر بۆ بسڵمانی خوا دەستم نەکەوتە بۆم نایەبوو. ئاو ئەنجیرەکەیەتی فەرموو هیچ بە عەمەل نایە ئیمساڵ. بەڵام ساڵانەی خەڵی هیوایەتی هەنجیری سەرتەکە، بەڵام ئیمساڵ نییە. هەنجیر و ترێ و هەناری سەرتەکی بناری بەمۆ لە هەرێم و بگرە بەشێک لە عێراقیش بەناوبانگە. گەشتیاری عەرەبیان بۆیرا بۆ گەشت یان لەگەڵ خۆشیانە زۆر جار تری ئەبەنەوە، هەنجیر ئەبەنەوە. ترەکەی زۆر بەرەزەتە، بەڵام هێشتا ناگا بە هەنجیرەکە ئەوەکو وتم. بەڵام هەنارش زۆر جارش هەر هەنارش ئەبەن لەگەڵ خۆیان بیگرە هەنار لەوێ زۆر زۆرەیە بۆ دیاری ئەومان حەزەکەن لێرا لەگەڵ دەستی خۆیانە بیۆن بۆی. لە نێو سەرتەکدا کۆمەڵێک دوکان هەن. سەرجەمیان هەنجیر و مرەبا و میوەی وشکراوەی خۆماڵی دەفرۆشن، کەمبوونەوەی بەرهەم کاریگەری لەسەر ئەوانیش هەبووە. کاکە ئەم هەنجیرە پارەکە ئەم کاتە ئەمەی سا 7 کیلۆ هەنجیر هاوریانە بۆ من، پارەکە بۆ ساحەبی ئەم باخە 20 کیلۆ سنووخەنجیری بۆ هاوردن. ئیمساڵ بۆنێ ئەم تۆز و خۆڵە و گەرماوە هەنجیرەکە ئەوە تەسیری تێکەوە نەماوە. ئەنجیری وشکیش ئەمە هەنجیرە وشکەی بەخوا ساڵان وە تەن ئەمانسانی ساکە هەنجیری کیلۆی نەویستیان بکەنە وشکیکەن وشک نابێت. ئەمەش مرەباکەیەتی مرەباکەیش پارەکە ئەم کاتە لامایە 500 کیلۆ مرەبان بۆ ئیساکە 20 کیلۆ مرەبان بۆ دروستناوێت. هەنجیر نییە، هەنجیر بکەم بۆ تو ئیمساڵ بۆ بۆنێ مشکە ساڵی بارانەوە هەنجیر کەمە، بازاڕی تەڵەبیاتی زۆرە و هەنجیر کەمە. ناوچەی سەرتەکی بناری بەمۆ ناوچەیەکی گەشتیاری نزیک لە ئێرانە و بۆ گەیشتن پێی دەبێت تەنگی نێوان دوو شاخ ببڕیت. خەڵکێکی زۆر لە وەرزی هاوینیشدا بۆ گەشت ڕووی لێ دەکەن. دڵشادەنوار، دەنگی ئەمریکا، بناری بەمۆ. لە ئەمریکاژی پێلەکە گەرمەیە مەزن ڕۆژا سێشەمێ ژیان لە پرانیە ڕۆژاوای ئەمریکا دژوار کردیە و کالیفۆرنیا دەرباسی هەفتەیە خۆیان دوێمین یا گەرما زێدە دەبە کە زۆرێ دەدە سەر دابینکردنا ئەلکتریکا دەولەتێ و خەڵک دەترسن کە ئەلکتریک وەرە قوتکردن دەمەکێدا کە ئەو هەوڵ دەدن هێنک بمینن. سیستەما سربەخۆیە کالیفۆرنیای سازیە کۆ چاودێریە تۆرە ئەلکتریکا ویلایەتێ دەکە گوت دەبە کۆ ئێوارە سێشەمێ قوتبوونا ئەلکتریکێ یا بە دۆڕێ چێ ببە دەما کۆ داخواز لەسەر ئەلکتریکێ بگهە ئاستا هەری بلند. حاکمێ ویلایەتێ دموکرات گاڤین نیوسم پەیامەکە ڤیدیۆیەدا بانگ لە خەلکێ کرد کۆ خوا بپارێزن و هەشیاریدا کۆ مەترسیە قوتبوونێ ڕاست و یەکسەرە. پایتەختا کالیفۆرنیا ساکرامنتۆ ڕۆژا سێشەمێ بە گەرما ڕۆژا 41مین کو هەریکێ 100 پلە فەهرنهایت ئانکۆ 38 پلە سیلیسیوس بوو تۆمار کرد. بەڵێ ساڵح ئەمەش کێشەیەکی زۆری بە تایبەتی کالیفۆرنیا بەشێکی زۆری کالیفۆرنیا کە دەزانین زۆر وشکی شەباران لی کەمە و ساڵانە لە هاویندا دەبێتە ئەم وشکە ساڵیە دەبێتە هۆی سووتانی دارستانەکانی کالیفۆرنیا ئەمەش کێشێکی
گەوری بۆ ئەو وڵاتەکە دارستانی نەسووتان ئێوێ ساڵێ بگەرمی خەڵک سووتان بگەرما زۆر بێگومان هەمیشە بەهۆی گەرمایەوە ڕۆدات بەلێ بینەر هێژا کورد کۆنێکشن لەڤەر بەداوی هاتم هێوینە تشتێمە پێشکەشکری بە دلێوە بوون تا جارەکەدن هەرشاد بن کاتێکی خۆش هەرشاد بن.